من ئەحمەدم لە کەلارەوە هاتووم بەشدار بووم لە خولی لاپرۆسکۆپیک سێرجەری لە نەخۆشخانەی میهرەبانی لە شاری هەولێر. سەرەتا دەستخۆشیم بۆ دکتۆر حەیدەر و ستافەکەی هەیە و دواتریش دەستخۆشیێکی گێرمم بۆ نەخۆشخانەی میهرەبانی هەیە لە پای دابینکردنی کۆرسێکی وا بە نرخێکی زۆر گونجاو و لە پای ئەو خزمەتەی بە ئێمەیان کرد ئەو ڕێزەی بە ئێمەیان بەخشی. کۆرسەکە پێکاتبوو لە 2 ڕۆژ کە تێیدا بە عملی و بە نەزەریش و لە ساڵەی عملیاتیش لەسەر ڕێڵ کەیس واتە لەسەر کەیسی واقعی کۆرسەکەمان خوێند و الحەمدولله زۆر بە باشی وەڕێوە چوو. بۆ ئێمە وەکو پزیشکانی پسپۆر سوودێکی زۆری هەیە لەبەر ئەوەی ئەنجامدانی نەشتەرگەری هەناوبین یەکێکە لەو نەشتەرگەریانی کە دەتوانێت سوودێکی زۆر بە نەخۆشە گەێنێت. زۆر سپاسی نەخۆشخانەی میهرەبانی دەکەین وەکو هەمیشە پێشەنگە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی